بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ. من ڕێاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواستان پێشکەش دەکەم. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە پێگە و ڕۆڵ یان پێگەی عەقڵ و گرنگی بیرکردنەوە دەکەین لە ئیسلامدا. خوای گەورە لە چەندین ئایەتی پیرۆزی قورئاندا دوای باسکردنی کۆمەڵێ لە بەخش و ئايات و نیشانەکانی خۆی لە کۆتایی زۆربەی ئاەتەکاندا ئاماژە بەوە دەکا ئایا ئێوە بیر ناکەنەوە یان ئەفەلا یعقیلون ئەفەلا تعقیلون یا کۆمەڵێ ئاەتی دیکە کە ئاماژەن بۆ گرنگی و پێگەی عەقڵ و بیرکردنەوە و تێڕامان لە قورئان و لە ئیسلامی پیرۆزدا. بیلالی حەبەشی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێکە لە گەورە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و بانگبێژی شاری مەدینەی پێغەمبەری خوا بووە. دەفەرمێ بەیانیەکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی ئاسایی نوێژی بەیانیدا کەمێک تەئخیر و دواکەوت و منیش چووم بە دوایدا بۆ ئەوەی بیهێنم و پێشنوێژی موسڵمانان بکات. کاتێ دەبینم کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هۆن هۆن فرمێز بە چاوی مبارەکیدا دێنە خوارەوە و دەگری. گوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا دەگری لە کاتێکا خوای گەورە لە گوناهی ڕابردوو داهاتوو ئێستاشت خۆش بووە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بیلال ئەمشەو ئاەتانێکی قورئانی پیرۆزم بۆ هاتوونەتە خوارەوە تیاچوون و سزای سەخت بۆ کەسانێک کە بیان خوێنێتەوە و لێیان ورد نەبێتەوە و لێیان بیریان لێ نەکاتەوە. کەواتە عەقڵ و بیرکردنەوە یەکێکە لە بنەما سەرەکیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و هەمیشە هانی موسڵمانان دراوە کەوا بە عەقڵ و بە بیرکردنەوەیەکی دروست شوێنی حەقیقەت بکەون و هیچ کاتێک خوای گەورە و پێغەمبەر صلی الله علیه وسلم وایان لە موسڵمانان نەگەیاندووە یا ئەویان لە موسڵمانان ناوێت کەوا ئیمانێکی تەقلیدی و کوێرانە و شوێنکەوتوانی باو باپیری خۆیان بن و وەکو ئەڵێ عەقڵ نەکەنە چرای دۆزینەوەی حەقیقەتیان. مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێ دەفەرمێ خوایە تۆ شاهێدی هەر دینێک هەر مەزهەبێک هەر مەشرەفێک لەگەڵ عەقڵ مخالیف بێ من لێی بەریم. دینێکم دەوێ مەزهەبێک بە مەزهەبێک رازیم کە بە ئیمتیزاجی عەقڵ و نبووەت و ڕۆحێکی خاڵس پەیدا بوو بێ. هەروەها دەفەرمێ نووری ئیمان و نووری عەقڵن کە دنیا ڕووناک دەکەنەوە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر گرنگی عەقڵ ئایا عەقڵ چییە؟ جۆرەکانی عەقڵ چین؟ ئایا ئێمە چۆن بتوانین ئەو عەقڵەی کە خوای گەورە وەکو جیاوازیەک لە نێوان مرۆڤ و بوونەوەرەکانی تردا بە مرۆڤی بەخشیوە چۆن بتوانین بەکاری بهێنین و ڕێگەی ڕاستی پێ بدۆزینەوە و دنیا و دوا ڕۆژی خۆمانی پێڕۆشن بکەینەوە. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دیار شێخ محەممەد بانگخوازی ئیسلامی و مامۆستای زانکۆم کردو. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا منە پرسم عەقڵ چییە و بەچی دەگوترێ عەقڵ؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلي وسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحاد أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد دەستخۆشی لێکم خۆی تەعالا بخاتە میزانی حەسەناتی هەموو لایەکەوە. عەقڵ ئەو غەریزەیە کە خۆی تەعالا دایناوە لەناو عەبدەکانیە کە پێیان ئەوترێ مکەلەف کە پێی ئەوترێ مکەلەف ئەو کەسەی ممتەحەنە ئەوەی کە پێی ئەوترێ عەبد و کە عیبادەتی لەسەر دامەزرا بێ و چەسبا بێ ئەو عەقڵی پێدراوە بۆ ئەوەی خۆی دەربازکە لەم ئیمتیحانەیە بۆ ئەوەی خۆی دەربازکە لەم تەکلیفەی کە خوا لێی کردووە کە ئەم کەسە پێی ئەوترێ مکەلەف کە مکەلەفە واتە مەناڵی تەکلیف عەقڵە. هەچ کەسێ عەقڵی نەبوو مکەلەف نییە. ئەو غەریزەیە خۆی تەعالا پێی بەخشیوی نە ئەبینژێ نە دەسی لێ ئەدرێ نە بۆ نەکرێ نە مەلموسە نە مەحسوسە نە مدرەکە مجرد مدرەکە بەس ئەوەیە کە ئەزانیت. کورد زوو تویانە خوا بە عەقڵ ناسراوە نەک ببینین ئەوە عەقڵە کەس نەیدیوە و بەڵام ئالەتێکە شتێکە سیلعەیەکە لە جسمی ئینسانە لە ناخی ئینسانە خوا پێی بەخشیوە بۆ ئەوەی ئەم کەسە پێی ئەوترێت کەسی عاقڵ کە
كاسم فاعلك عاقلة هاتش كسي خوش الدنيا كإنسان عاقل نبو شيد به بلكو كألين عاقل نيا عقلي نخصوته قر فعقل شتيك خصنا قري عقل في أوتي فهم هم القرآن بقره لا فاتحة وهرتا ناس لا ألف وهرتا ياء لا أول وهرتا أخيري لا هم القرآن يقجر كلمة فهماتوا فهم واتتيجي يشتن واتتشي أويك إنساني عاقل دا أني شلق الخويا هلو يستيقا للغ الخويا لناخي خويا ما ملا كردني إيش كردني وتكاني أفعال كاني هم يقول جاوبت لنظري عاقل كان أقل عاقل كان لها مو كسكان برسيد بلا أو شيء أو جنجاوة أو شيء أو لجي خوياتي أوي كسي فاهم فهمو قرآن يقجر فهماتوا قرآن ففهمناها سليمان مع العلم باو كيجي بيغمبر بو داود بو خوجي سليمان كوري بيغمبري كوري بيغمبر بو بلام أو حادثة كهات لاين شوفنا لاي داود دويشونا لاي سليمان ففهمناها سليمان واتا أوي بيك أوي كبيكاي سليمان عليه السلام فقال غريزية كخوي تعالى داينا وشاردتي ولا جستي كسكانا يتر بخلافي أو إلى كواية لها شوية كاية المهم هيج كسلام لسر زوي عقلي يعني نفي عقلي نكردو زۆر باشە مامۆستا قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن باسییان لە عەقڵ یام لە پێگە و گرنگی عەقڵ کردووە لە قورئانە ساحەیەکی زۆر گەورە هەیە لە قورئانە کە باسی عەقڵ و تێگەیشتن و بیرکردنەوە بکات تارة الله أفلا يعقلون تارة الله أم لهم أفلم يسيروا في الأرض فتكون لهم قلوب يعقلون بها تارة الله فلا يسمعون تارة الله يتفكرون فالتفكر تعقل السمع أمانهم آلات شين آلات أم عقلا والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة سمع بصر فؤاد آلات علم أو علميش أبي إنسان عقلي هبه كواتا آلات عقل أمس يشتيه هم دڵە هم چاوە هم سمعە گوێ فقورآن زۆر باسی کردووە لە زۆر ئاەتە بەڵکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بیدایەتی بەرنامەکەیە جەناب باس دەکرد کە ئەو چەند ئاەتەی سوورەتی ئالی عیمران یەتە خوارەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وەیل واوەیلا بۆ کەسێک جەهەنەم بۆ کەسێک یاخود دوعای شەڕی لە کەسێک کردووە کە هەڵوێستە نەکات لەسەر ئەم ئاەتانە بیری لێ نەکاتەوە کەواتە قورآنی پیرۆز زۆر باسی کردووە عائشە رضی الله عنها دایکی ئیمانداران ئەفەرمێ لدواي نعمتي إيمان نعمتي عقله لدواي نعمتي إيمان نعمتي عقله يعني أجر جماري نعمة كانت كيك جماري جناكرين القرآن فرمي لدو آية وإن تعدوا نعمة الله لا تحصوها وإن تعدوا جاء لقال إحصاء عد جماري بلام إحصاء بشيت ناوروك اشتكان كوت نعمتي تشاو بزاني تشاو تشيتي أو تشيتيانية فنعمة كان ناجمين بلام عائشة فرمي أجر جمارة بكين بعد الإيمان العقل عقل دوهم نعمتي خوايا يكم نعمته طبعا بلام دوهم نعمته لبروي إيمان جورتره ملاي جورج ناقني ولا نوري إيمان ونوري عقل الدنيا رونا بالضبط يعني إيمان أجناء إيمان خوي لجستيا وكو خلق عقل يكمه بلام إيمانك بولا بروي ربطي هي بق ما خوي فرجال لنيوان إيمان وعقله بون منا أو عقل إيمان أدوزيته ويا إيمان بون عقل خاتكار وعقل والدكاك بدواي حقيقته بدواي خوا وبدواي راستياب نخير عقله كواتا يما تواني بلين مروف برلوي كداخل بإيمان ببيسا عقلكي سليم وعقلكي تشاكي هبي بوي درك بإيمان بك أكيد عثمان كري عفان رضي الله عنه سوين أخوة بأخوة عليه في الجاهلية ما زنيت ولا شربت الخمر ولا قتلت نفسا منفوسا أمانام هيج نكردوه بو لبري عاقل بو يكي لمعنى كان عقل لزماني عربية المنع يكي لمعنى كان عقل منعه فأو عقل عثمان كري عفاني منع كردوه طبعا هالشوار خليفة بالمناسبة بلام خلافة كتياهية إمامي علي بلام عثمان كري عفان وأبو بكر الصديق مونبنا قد ما أشركت بالله قط يعني قد شركم بوخوا ياخذ إمامي علي ما سجدت لصنم قط أمانة عقله شون كيكي لمعنى كان عقل منعه وايل يكردون كأم كسانة بقنا أم مستوايا فعقله إيمان هي بلام عقله بدوايا أتشي سلماني فارسي باء الباحث عن الحقيقة في أوتيل لم يجوا أو عقلي بوك أتشو لا قشبو قشا لكنيسة بو كنيسة ارتاقيشتا محمد رسول الله صلى الله عليه وسلم كإتر سلمان تقريبا دو صوبا جاس على الجياوة سطو بستوبينجي لنا إسلام سطو بستوبينجي بيش إسلام صحابيكي بتمن بوا هو بيان صلى الله عليه وسلم سلمان منا أهل البيت فأما عقله خلق كان
ئەبات بەرەو شتەکان ئەوەسڵەن هەموو شتێ تەقلیدی تایە بس ئیمان تەقلیدی تیان نییە مامۆستا بۆچی بە ئەمە تاواکەم بێت عەفوم بکە ئیمان تەقلیدی تیان نییە مامۆستا ڕیاز کەوتی لا إله إلا محمد رسول الله بۆ من نییە بڵێ قلدته منیش وەکو ئەو نا مەقبول نییە ئەبێ بڵێ من ئیمان تەقلیدی تیان نییە بۆ لەبەرەوەی ئەبێ هەموو عەقڵ بخەیتە گەڕ بۆ ئەوەی تۆ بگەیتە ئەو نەتیجەیە کە ئیمان بێنی بە پەروەردگار جەل جەلاله چونکە خوای تەعالا کەس نایەوێت کەس بە زۆر بێت هەمووی خطابی قورآن خطابی عقلە خطابی ڕوحە خطابي نفسه خطابي جست وشتيوانية بويا لحديث كان إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم وكل مسلماته ولكن ينظر إلى قلوبكم چونك مكاني عقل قلبه زور بيزانان وعفرمون جاوبيست برسيالة كعفو کاک ئەحمەدی مفتیزادە بە ڕەحمەت بێ ئەفەرمێ ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ مسقالە زەڕێ لە فیترەت و ڕێڕەوی شاڕێگەی ئیسلام بوومە ئەو فیترەتە پاکەن دوور نەکەوتوەوەی بۆیە کە خودی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێ فەرمێ ڕاستەوخۆ ئیمان دێنێ هەندێک سەحابەشمان هەن دوای هەندێک منگە و بۆم لە دوورکەوتنەوە و بعد دوات وەڵامت لێ بدەمەوە اینجا بوون ئەمە لێ چووکە هەندێک لە فیترەتی خۆیان دوورکەوتونەتەوە بۆچی هەندێک لە مرۆڤەکان عەقڵ وەکو ئیمامی ئەبوبەکر ئەم عەقڵیان پێشتر بەر لە جاهیلیەتیشا هێندە بەکارهێناوە کە لە فیترەتی ڕاستەقین خۆیان دوور نەکەوتون هەوە هەندێک کەسی دیکەش کەمتر ئەم عەقڵەی بەکارهێناوە عەقڵەنا ڕاستەکانەوە لە عەقڵە ڕاستەکانەکە کە دووریان خاتەوە لە فیترەت سيد قطب برحمة بفرمي أجر خلق تيارات وأفكار وخلق وازلة خلق بينه مجموعة خلق وازلة مجموعة خلق كبينه الناس على الفطرة هم إلى صار فطرته هم ولا إن سألتهم من خلق السماوات والأرض علين خوا علين پروردگار درستی کردووە هەموو کەسێ هەچ کەسێ ئەبینی کە ئەڵێ من ئیمانم نییە بەخوا گاڵتە لەگەڵ خۆی ئاکا چونکە هەموو کەسێ ئەزانێ ئیستا تۆ سەیدەلیە ئەچیتە سەیدەلیەیەک ئەو سەیدەلیە بەدەست دانەداوە دەرمانەکان و شروبەکان و حەبەکە و گولاجەکە و ئەم مەسائلانە باشە ئەم تەرتیبە ئەم خەڵقا ئەو خەڵقا ئەم مەخلوقاتەی ئەیبینین ئەم حەیەواناتە ئەمە جاءت صدفة مستحيلة بۆ لەبەرەوەی تۆ لە ماڵ و ئەگەر مەکتەبەکەت تەرتیب نەکەی هەر لە خۆ تەرتیبە بێ زەحمەت نحن أولى إما أولاترين بو ترتيب هاتش كسيوتي فخواي پروردگار جل جلاله ك وابزانم ديكارت فيلسوف كأله باشترين شت كتوزيع كرابي لناو خلقك يا عقله بعدالة أفرمين بعدالة توزيع كرابي عقله خواي پروردگار عقلي دابي بهيك كوني دابي بمن أمن والعياذ بالله منها عدالتي أبو خواي تعالى عقلي داوى بهموك سكان عقليان بي بلام نايخ نقر کەواتە چۆن جەنابیش سەرەتای بەرنامەکە ماژت بەوە کرد کە پێویستە عەقڵ بخرێتە گەڕ چۆن عەقڵ ئەخرێتە گەڕ و چۆن ئەخرێتە کارەوە ئەبێ ئێمە خۆی تەعالا ئیرادەیەکی پێبەخشین ئەم ئیرادە نێڵین کەس سەلبیکا لێمان نێڵین کەس داگیریکە ئەبێ خۆمان کۆنتڕۆڵیکەین ئەبێ لەژێر دەسەڵات و لەژێر هەیمەنە و قووەتی خۆما بێ قرآن فرمي فاستخف فرعونك فاستخف قومه فأطاعوه فاستخف قومه رحمة خوال صابوني به لتفسيرك يا فرمي فاستخف بعقول قومه يعني استخفاف يعني بهميت لقلميدان يعني دولار جنابته بسري برز وبينري برز يعني بقيمتانا ما مالي لقلا بهيجي نزانين شي بهيج نزانين خلقك أخوي نعقل يعني فاستخف قومه سين تاب شيء تسر هاتشو شيء لازمان عربية طلبة يعني طلب منهم الخفة يعني بقيمتي ليبيستن خويان تسليمي فرعون كر قرآن فرمه أما استخفاف بعقول الناس فما أبنيلين كس أم إرادة ما اللي يسربك متى استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا إما همومان آزادين عقل من آزاده وتمان آزاده لبيركنوا أبي آزاد بين لاختيار أبي آزاد بين هموش تبدس خومان به نابي هيج كس سلبي إرادة بكالبيك هيج كس سلبي كل خوابي ناخش أي تجواب لسري چونك أو خوابي بخشيوه هيج كس بوينية بمنعي إرادة منكات فهول بين همومان لجي خومانوا يكم زانيان لين استعانة برب العالمين جل جلاله كتب لي خويا أو إرادة بيبخشيهم أو عقلة بيبخشيهم ما يركز داجيري كلام ما يركز سلبي كلام نبن بكوي لي كس خوشردين ببي بكوي بون بكوي لي هرش كسب شيء لما على خدمتي كي أبي بكوي لي بارا أبي بكوي لي جلوبرك تعيس عبد الدينار تعيس عبد الدرهم تعيس عبد القطيفة تعيس عبد الخميصة تعيس وانتكس بخارية تعيس يعني عمري لم يعني بندي بارا وبندي جلوبرك وبندي موديلات وبندي إلى آخره أو كبي أو هوا ودواي أكوي فرأيتم من اتخذ إلهه هواه يعني كواتا هواكي كاب إله بولا بروي عقلي نخستو تقر لبروي عقلي شحني تيانا معه لبروي سكوتي كردوه
خوای تعالى تكليف كاتك التكليفك على عبدكاني بجوري عقل كان تكليفك كالين بونمونا بشو بون يجي جماعات همو هردو دراوسيك اتوانن بلامي كان شيء كان ناتشي اوي كان يعني ونبي من توانا مني لا يكلف الله نفسا الا وسعها لا يكلف الله نفسا الا وسعها بو يعني لا يكلف الله نفسا الا وسعها بوش تجورا كان او هيك ديت بسري خلقه بناخي خلقه وكو شي وكو نخوشي وكو سفر امانيك لا يكلف الله نفسا الا وسعها بلامتو صحيح البدن هيج اشكالك نيه لما لو دانيش تويت او فرضي اخوا او سنتي اخوا هرشيكي ناو اني نايب من الصلاه الرحم بونمونا بو هيك او يكنايك اما نخسنا حركه عقله عقل وايل عقلي كردوه هرتا روجي دوان سيان شوار ايتر امريت او عقله يسك هجد صاله بين لقل شو صاله قبل ام ورقي من بولا بركه هجد صاله كاتوان الشصتك لبرو لبرينا كردوه خلايا خاصي طارق سويدان كتبك على خلايا خاصي دانا اخوي بردقال بو حفظ بونمونه كلبرينا كيتر ابوكيتو ام عقلي بلين اقريج بوكان والله ابوكيتو يتسبوني بس سست ابيت تو باش بزان او تقريرا كان تشن بيخوينوا هاتش كسي لقال خويا ربطي هبه هرتا بيره به هرتا تمنو اجت عمريكي زوروا ما ممكن توشي خلفاوي به قله قليله نادرا او ربطي هبه لقال خويا بردقاره او يدور الاخوه توشي زهايمر او زهايمريك خلق لي ترسي او توشي به فعقل قابلي او يكبو ببوكيتو قابلي او يك سكوتك قابلي او يك نمينه بجد بيله فهو البين عموما ام يكن باستعانه بيت استعانه بكين لقل استعانه بخوي بردقار كين جل جلاله ام عقلمان لينا سنه ام اراده من ليس ابنك دوهم عزيمه خوش من عزيمه من هبه بقوات بين ابي انسان بقوات به امام عمر كصحابي بو لقل بيغمبر ابو يكي بني يدعني اضرب عنقه بأدبيك كالبرامبر في الرسول صلى الله عليه وسلم إمام عمر يبالم ليبم باشا كبوبة خليفة بوشي لملي كسينة لبراوي لو كاتا عاطفة ويليكر بلام كبوبة خليفة جاي مسؤوليتها عاطفة الدوري نعمله فأوا عقله أبي هموما بيخينا قر عاطفة جاي على قر عقله مامستا ئاساییە یا مەتوانین بڵین پێویستە مرۆڤ لە ژیانی ڕۆژانەی خۆیان لە بیرکردنەوەیە لە هەڵوێست و ئاراستەکردنی خۆیدا عقل بکاتە حاکمی مطلقی خۆی و هەموو ڕاستی و ناڕاستی کار و کردەوە و بۆچوون هەڵوێستەکانی لە عقلەوە وەربگرێ بەبێ ئەوەی بچینە سەد تا سەد بە مطلقی توانین بڵێمە و ڕاستە وایە بێ ئەوەی بچینە سەر ئەو خلافە جدلية أو جدليك هي لا علمي كلام وعقائد وعلماء مرزانة هموش تيك هاتش تيك خواي بردقار فضلي كذبيو لتكليفة بيت مخالفة عقل ناكات وهرشتي حسن بيت هر حسنة عقلي جري حسنة هرشتي قبيح بلا إخوة طبعا معتزلة لين هرشتي حسن بعقل حسنة هرشتي قبيح بعقل قبيحة بلام إيه ما لين حسن وقبيح خوا بياني كردوه بلام لقل عقله ما ممكن تضارب يعني به متضارب نية زو تراوة زو علماء وتيانا النقل الصحيح لا يخالف العقل الصريح نقلي صحيح كالراز براستي جيشت بإيمة قرآن قليل سرنية يعني قطعي الدلالة وقطعي الثبوتة بلام سنتي بيغمبرك أم مسائلتي كبيرة طبعا حديثي متواتر كما لدبوت شواردي إمام السيوطي أفرمي قولي طبعا فعلي زورة باقي أحاديث كان أويك صحيح بيو بجواني جيش بباكو بوختي جيش بيد بإيمة ما ممكن مخالفة عقل بكات عقلك الصريحي مجرد لها مشتك باسي أو فطريات الجناب لسر فطرة كما بيته لسر الراستقيني خوي ما بيته چونك إيمة هموما لعالمي أرواحي جانبوين لعالمي أرحامي جانبوين إيمة عهد بان لي ورقراوك لقال خوايا بين جل جلاله چونك إيمة هم لهم عقله أبي رفتي كين بخواو چونك عقل مسألة باسي عقلك باسي قيامته مسألة تتوين بلين لنيوان عقل ونقل دا هيج دجيكي وجوازيني اگشتيكي جبه بون عقلي بچوك وكم بركري اما ابدا اگشتيك هبو او عقلي اما يعني هلي ناقره چونك بو لبروي اما لخول دروس كراوين بس سر خوله بينين بشت برده نابينين بشت برده ابين ريكاتك عقل خي تقر ولا قال خوايا لقال خوايا شاوي دلت كرابيته شاوي دل وكو سحري فرعون شلون وتيان ربنا افتح بيننا وبين قومنا بالحق وأنت خير الفاتحين أو فتحة جاري وهاي كسي مسلمان شان صالا نيوجكا بلام درق بشتكان ناكا بلام بويا عبد الله كري إمامي عمر زور معجبي عبد الله كري عباس بو أي فرمو إن له لسانا سؤولا وقلبا عقولا يعني أمام دم ببرسيارو جيرة عقلة
بۆ لە ناو سەحابەکانە ئەوی اختیار کرد خۆ هەمویان وەکو یەکنین وەکو عقل خوا پێیداون بەڵام وەکو خستنە گەڕی ئیش پێکردنی وەکو یەک نەبوون هەموو زاتەکان وایە تلك الرسل فضلنا بعضهم على بعض تۆ ئەبینیت موسى عليه السلام تۆزێ سەبر و تەحملی کەم بووە دوای ئەوەی کە خەضیریەت ئەو ریحلەیە فێریەکان لە دووسێ ئاەتە فەرمێ ئینەکە لەن تەستەطیع معیە سەبرا خضر پێڵێ ئەگینا موسى عليه السلام لەویا بۆچی تووشی ئەو حادیسە بێ ئەڵێ من ئەعلەمی ئەهلی سەر ئەرزم خضر نە پێغەمبەرە نە هیچە بەڵام ئەم شتانە کە ئەکات ئەم سێشتە بۆ ئەوی بڵێ تۆ ئاگات لێ نییە تۆ هەندێشت هەیە پشت پەردەیە ئەبێ هەوڵ بێ بیبینی فەئەم عقڵە خوای پێی بەخشیوین ما ممکن مخالفە بکا لەگەڵ نەسی لەگەڵ دەقی قورآن و سنەتی پێغەمبەر زۆر باش مامۆستا تەدەببور و بیرکردنەوە و تێڕامان ئەمانە چ پەیوەندیەکیان لەگەڵ عقڵدا هەیە یا توانین بڵین ئەم چەمک و زاراوان یا ئەمانە بەرهەمی عقڵن و لە ئەنجامی خستنەگەڕی عقڵ تەدەببور و بیرکردنەوە و تێڕامانمان زیادەکات و دێتە بەرهەم خۆی کورد و توێتی بیجاوە ئینجا بیهاوە چۆن بیجاویت خۆمە بنێژ نییە بیجویت ئەمە ئەوەیە کە بیری لێ بکەرەوە حەدیثێکەی لە ئیبن حیبانایە سەی سابق لە کتێبی ئیسلامونا ئەگەنێ بەڵام گەڕام لەناو ئیبن حیبانە نەمدۆزیێ لە بابی ئەمانەتی علمیەوە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ باشترین عیبادەت چییە التەفەکر بیرکردنەوە دانیشی لەگەڵ خۆتا بیرکەیتەوە بۆیە کابرا ئەڵێ مفەکرە ئەوی کە ئەڵێ منەظیرە ئەم مصطلحاتانە ئیعتیباطا نەهاتووە بەلاژ نەهاتووە خەڵک هەوڵەدا تێبگا لە دەقەکان تێبگا لە نەسەکان حەدیسەکە بەراورد کا لەگەڵ حەدیسەکانی کەیە لەگەڵ دەقەکانی کەیە دژەکان مەسەلەن بۆ نمونەوەی کە وا ئازانی ئەمە ئەم بیرکردنەوە مطلقە خوا پێی بەخشیویت خوا ئەفەرمێ أفلا يتفكرون خوا أفرمي تفكروا خوا أفرمي بيركنوا تعقل كان أما هموي بو أوي شي أفرمي ومن نعمره ننكس في الخلق أفلا يعقلون هاج كسب لباسي إحياء قيامتها كخلق برز بيته رجي قيامت بلين على هاج كسب كبير وننكسه في الخلق أي شميني نوا أفلا يعقلون كواتتو همو لحظەیەکەی لە دنیادا ئەبێ ئەسڵ وایە دەرز وەرگری بۆیە قورئانە فەرمێ ئولو الألباب يعني چی؟ الباب جەمعی لوب چییە؟ لوب ناو عقڵ ئەبێ هەوڵ بێ بچیتە ناوەڕۆکی شتەکان هیوایە لەو نەبیر لە دین مەکەرەوە شێتەوی لە ئاخیرات خوا تۆشتی وا و دیوە یعنی بیر لە دین نەکە ئەو نەبیر لە دین کەرەوە بیر لە خوا مەکەرەوە بۆیە ئەوە ئەدوا بەرەو کوفر بەڵام بیر لە شتەکانی کە بیر لەم شاخ و داخ و بەم ئەم کێ و ئەم ئاو و ئەم شەلال و ئەم فەیەضان و ئەم هەموو تەرزە و ئەم هەموو بارانە و ئەمە هەمووی بیرکردنەوەیە بۆ ئەوەیە کە تۆ بیرکەیتەوە ئەم سەهۆڵ و ئەم جوندیانەی خوا ئەم دانیشتە لەسەر سفرە و یەکێ لەولاوە پیەکەنەوەی کە دەسەیاتە کۆکە بە درکێکی ماسی ئەمە جنودە و بیری لێ بکەرەوە بڵێ ئەمانە هاتوون بۆی من دەرسی لێ وەرگرم یان لە ئاەتی کا فەرمێ فاعتبروا ابن القيم برحمة بي فرمي فاعتبروا من العبور عبور يعني برينوا ابي امشتا بتبرينتو بوشتيكه شتيكي بشوك على الخلق ابي بتبرين بو خالق اما خلقه انسان خلقه تر حيوانات هي اشجار هي الروكه كان نازل اما ابي بتجينتو بلا اخوه كوت ما شاء الله او قولت شنجوانه ما شاء الله او دار شنجوانه ابي اوا قرته ابو خوي بيرودغار جل جلاله ما شاء الله لعظمتي اخوه بیرکردنەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە مطلقە هەموو کەسێ بۆی هەیە و خوا بەڵکو تەشجیعی کردووی لە قورئانە تەحفیزی کردوویت پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمیشە حەزی کردووە پرسیاری لێ بکرێ بەڵام سنوورێکیشی داناوە کە پێغەمبەری خوا وەکو فەرموودی جەناب دامەزراوی پێ کە ئەفەرمێ بیر لە خوا مەکەن بەڵکو بیر لە دروستکراو نیعمەتەکانی خوا بکەن بەڵێ ئاخر لە پەیوەندی بە چیەوە هەیە کاتێ لە عەقڵی دەرەچێ لەبەرەوەی تەداخلی شتێکی لەسەری خۆ گەورەترە تداخلی ئەوەکە کە خوای تەعالی بەڵام زۆر جار ذکرکردن و یادکردنەوەی خوش جۆرە نییە لە بیرکردنەوەی مرۆڤ بەرامبەر بە خوای گەورە بیری لێ بکەرەوە بەس خوا مەشوبهێنە بە هیچ بیری لێ بکەرەوە بۆ عەزەمەتی بە قووەتی بە ئیرادەی بە حازربوونی لەگەڵ تا لە خوای پەروەردگار بە ئەمری حازرە بە علمی حازرە بە سەمعی حازرە بە بەسەری حازرە يعني في كل مكان وناجينا او خلافه يوام يعني بينا برزكان من باسي خلاف عقائدي ناكم لم يعني هين مكان بلين مثلا افي كل مكان او لا في السماء وما الى قمعني بس المهم خوا لقلتايا لها مش وينك بعلمه مامستا جۆرەکانی عقل کامانن بۆچی فەیلسوفەکان شتێکیان باس کردو یا عقلی خۆیان بە جۆرێک خستۆتە کار کە زۆر جار لەلایەن زانایان لەلایەن خەڵکەوە دەڵێن ئەمانە گومڕاکەری کۆمەڵگەن زۆر جار بۆ منە مرۆڤێک بە دروستکردنی بۆمبێکی ئەتۆمی یا بە دروستکردنی چەک و تەقەمەنیەک بەو عقلی کە خۆی هەیەی میلەتێ وڵاتێ کۆمەڵگەیە قڕ دەکا و بەرەو تیاچ
ئاسوونیە بە هی واژێ بە ئەو ئەقڵ و تێگەیشتنی خۆی بۆم نەتوانێت سەرزەوی ئاوادام بکاتەوە خەڵک بە ئاسوودە و بەختەوە بکە. بۆچی ئەم بەرهەمی ئەقلەکان هەریەکەیان جۆرێکە، هەندێکیان سوودمەند، هەندێکیان زەرمەندن؟ عقلەکان لە خودی خۆیان یەک عقلە، بەڵام ئەوەی زەرمەندە جوڵێنەرەکانیەتی ڕەبتی نیە لەگەڵ خوایە، ئەوەی کە بە سوودە ڕەبتی لەگەڵ خوایە. يعني في الرسول صلى الله عليه وسلم أو حديثي كأفرمي لا تكني إلى نفسي طرفة عين بقدر تشاو تركاني ممسبيرة بنفسي خوم شكا بقدر تشاو تركاني بسبيرة بنفسي خود حرب عالمية كم دروسة بيه، حرب عالمية دوم دروسة بيه، كابرا تقيلك بياو نمساوية كردو بياو نمساوية تقيل جني رئيس وزراء كردو حرب عالمية دروس بو. فأمايا قلما غير بكاري نيني بو السود وبو قيامة وبو دنيات شتي خراب أفكاري خرابي بيدروس تكي. فأما أم نوع عقلنا هردو كان عقلا أو يعني لا شك ولا ريب. إذا أديسون جلوب يخسه مو ماله كانوا بس جلوب لدلي خويا نبو روشنایی لدلی خویان نبود لبروی روشنایی کاتی روشناییه کاتی روناکیه که خوای پرودگاری تیابه که آودان به بخوا که دلکب کی به مالی خوا دلکب کی به بزگوت ایسا صورتی کهف بانیه ابی همو کسی کهفی کی هبیک شت ناوی صورتی کهف بوی همو جمعه ای خوینی بوی جمعه بو جمعه تو کهفی کی دروس کی بشيت ربط كي لقى الخوي بردقارة جل جلاله. فأم هذا كان عقله بلام عقلك هي بكاري يعني بو شيطان هنا كيتي دس يجري أمي كان رحمن دس يجري أمي كان خوا دس يجري أمي كان دس نكي خوش عيد يعني ربطي بخوم أنا وهي ويبي أصلا فما احفظ الله يحفظك خوا بپارێزە با بپارێزێ خوا بەچی بە ئێمە پارێزرێ ئێمە کە خەوینا گەمە لە دنیا نامێنێ کابرای دزیێت گسک لە ماڵەیە و کاتی ئێزانین هەمووی وێران بووە. احفظ الله يعني احفظ شرع الله عز وجل احفظ حدود الله عز وجل حدەکانی خوا سنوورەکانی خوا مەبەزێنە خەتە سوورەکان تێپەڕمەکە ئێ وە خوات پاراستووە کە ئەمەت کرد خوا تۆژە پارێزێ باشە یەکێگەڵێ ماوەسا کەواتە تۆ ئەڵێ عاقڵ هەر مسلمانە ئەڵێم عاقڵ کەسێکە کە لەگەڵ خوایە بێ ئیتر خوای تعالى ئەمری بەچی کرێ و لەگەڵ یابێ سلمانی فارسی خۆ مەسیحی بوو ماوەیەک کابرای مەسیحی قەشەکەوتی کەس نەماوە دوای ئێمە محەممەد نزیک بڕۆ دوایکەوە نەی با من دەرنەچم لە مدینە عقل چونکە عقلی خۆی خسۆتە گەڕ ئەوێ سوود ببینێ و سوودمەند بێ ئەوێ مستەفید بێ و مستەفاد بێ هەردووکیان یعنی فەم هەردووکیان عقلە بەڵام عقلێکیان بۆ ڕەحمانە و عقلێکیان بۆ شەیطانە. زۆر باشە مامۆستا ئەقڵ چرایەکە بێگومان وەکو جەنابیش ئاماژەت پێ کرد ئێمە بەم چرایە دەتوانین چی بدۆزین و ئایا تەنها دۆزینەوە زانستیەکان و کەشفکردنی کۆمەڵی نهێنی گردون و دۆزینەوەی زانستی و دروستکردنی کۆمەڵشتی تەکنۆلۆژیام ئەمە شتە بچووکەکانن کە ئەقڵ دەتوانێت پێیان پێ بیان دۆزێتە وەشتی گەورە ئەرکی ڕاستەقینە و ئامانجی سەرەکی ئەقڵ چییە و دەبێت چۆنی ئەمە ئامانجە سەرەکیەکە دیاری بکەین. ئامانجی سەرەکی هەدەفی سەرەکی لە عقڵ ئەوەیە تۆ لە ئیمتیحانی دنیا ڕزگاری بێت. ئەمما ئەلکترۆنیات و نازانم ئەمەی کە هەیە ئەمەی کە ئیسە عەسری تەکنۆلۆژیا نیە هەموو شتێک لە بەردەسایە ئەمە خۆ ئینتیقاسی لێ ناکەین ئێمە ئەمە سوودی کابرا جاری وا هەیە ئەبێ بە مۆم بۆ خەڵک بە خۆی توێتەوە ئێمە ئەمانەیە ببی بە مۆم بۆ خەڵک و خۆی بیر نەکەی ئیسە یابان خۆی بیر کردووە کاکە یابان خۆ مهمە زۆر مهمە ئیسە من لە کەس پێی ناگە هەموو جارێ ئەڵێم خوا ئەو براسینی و یابانە ئێمە نەسێنێ ئەگەر بڕۆن ئێمە چی بکەین 320 ملیۆن 320 ملیۆن لەم 22 وڵاتە ئەژی هەر ئەم 22 وڵاتە 320 ملیۆنەکە بە یەکەوە لە نەفسی دەقەیە مەحف بنەوە یەک فراغ دروست نابێت لەسەر ئەرز بەڵام سین و یابان نەک ملیار و نیوەکەی سین نیو ملیاری سین شتێکی لێبێ یەکسەر لە عێراق دروستە بێ ئەو نەخسە فأو كلاي ما وصلنا دروسة كان ميدين شاين هاتوا برمال ما بيقظة بيستارخاني كلاشي دومي ليويت أما عقله بلام خوي بيرتشوا إما أمانيات هر يعني توفيقك لبيني أويك خدمت بعباد الله بك وخدمت بخوي بك آينديك الروشنيها بلا قيامتها شونك آيندي إنسان قيامته دنيا نية هم يكز نية مردني يعني بلا مردنية إنكاري مردني كذا بويا علماء المنطقة لن الحقيقة الكبرى حقيقتك الكبرى يكزني إنكاري بك بلام هي إنكاري خواك بس مردني إنكار ناكري دوينه بيري بس البيري لا فيتا بينين وكو چون 2006 5000 لافيته لبغاعبو فأم لافتان الروج بروج همون روج يبيني يك بورزاي دوينه خالوزاي امرو بوري امرو دراوسي كيان يكزني لتاريخ قبل مردنيه بلام هي الاخوانيه جل جلاله فاما ايندي انسان رحمتي خوالة سعيد نور سيبه افرمي انسان لسر ارز دوب اشتيه يفرمان برا وميوانه ام دوشتيه فتو بخود بميوان بزانيد وخود بفرمان بر بزاني هم موبايلك كمان بدروسكي
هەم ئیشەکەی خۆش جێبەجێکەی لەگەڵ ئەو کەسێک کە دروستی کردی خۆشحال بێ صاحب نییە کاکە وازانی ئەم ئەرزوو خەوتنوشتە بێ یعنی ئەی خوابی وتە باشە کرێ خانوم بەرێ چی تەکرد خوابی وتە کرێ خەوم بەرێ پێم نییە ناخەوم خوایە پێم نییە مەجبور نەخەوم اینجا بخەوی لێت دەن ئەمە هەمووی ئەوەمان پێ ئەگەێنێ کە خوا مجرد تۆی ئەوێ بۆچی ئەم عقڵی پێبەخشی بۆ عیبادەت بۆیە خوا ئەفەرمێ نەسی ئاەتەکە چیە فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون يكسر دعاء والله ما أريد منهم من رزق باسري خوان رزق خريج مكان وما أريد أن يطعمون بابا خلق تير مكان من خوان على من بس تو عبادتك بوي ابن عباس وغير ابن عباس الصحابي بيقول شاك تيجي يشتبون لم آياتنا كاتك أيانوت خوا أيانوت من على كانت أي خوايا كان بوها عمر يكون عبد العزيز لخلافة وتيان شيد بجيش وتي سورتي واقعا بو بجيشتون وتيان أي رسق خليفة المؤمنين وبابا خليفة المسلمين وأمير المؤمنين وتي بابا واقعة مهمة باروبول مهم نية أما شيء أما يقين أو عقل وايلي أكاد ورده إن جابا ما نديرنا شيء أم عقل آية كل ضلع يعني لدماغ أما كيش النبي با أكيش المهم شتێک معناه لە جسمە پێوتێ عقل ئیدراکی شتەکانی پێەکەی ئەسەکەواتە توانین بڵین عقل هۆکاری سەرەکیە بۆ دۆزینەوەی خودی مرۆڤ خۆی و پاشان خوای گەورە هەمووی ڕەبتی بە عقلەوە هەیە بۆیە کەسێک کە مەجنون بێت کە کەسێک کە یعنی بۆ مصطلح حەز ناکەم هەر جنونی داناوە مەجنون و شێت بێت عیبادەتی لەسەر نییە چونکە مەناڵی تەکلیفەکەی تەواو نییە زۆر باشە تەختەی نوقسانە فمادەم وایە ئەمە چییە ئەمە پێویستی بەوەیە کە ئینسانەکان تێبگەن هەچ کەسێ ساغ و سەلیم بوو عیبی نەبوو نەقسی نەبوو لە بیرکردنەوەیە آخر ئەو کەسەی کە مەجنونە نەقسی هەیە لە بیرکردنەوەی نییە زانایانی طب ئەڵێن نیەتی نی ئەگینا وەکو مۆخەیەتی فعال نییە يعني وەکو مۆخ کە مۆخی هەردووکم بکەیتەوە لەوانەیە وەکو یەک بێ ئەو جوانتریش بێ بەڵام فعال نییە مەسەلەکە فئەم عەقڵە چەنە بیخەیتە گەڕ چەنە يعني بیخەیتە حرەکە و جم و جۆڵ ئیسفادەی لێ یەکەی هەم بۆ دنیا هەم بۆ قیامەت هەم لای الله و هەم لای عەبدوڵڵاه زۆر باشە مامۆستا پیاوانێکی بەڕێزی وەکو دکتۆر مستەفا زەڵمی و مەلای گەورەی کۆی ئەمانە لە کووردا بۆیە سەرتاناوێن بە ڕەحمەت بن و جەمالەدینی ئەفغانی و شێخ محەممەد عەبدە و سەید ڕەشید ڕێزا و کۆمەڵی کەسایەتی تر لە عالەمی ئیسلامیە گلەیەکی زۆر لە مسلمانان دەکەن کە کەمترین بەکارهێنانیان بۆ عەقڵ هەیە یان بۆ منە کەمترین عەقڵ بەکاردەهێنن لە بیرکردنەوەیاندا لە ژیانی ڕۆژانەی خۆیاندا هۆکار چییە کە بۆ وەکو جەنابەت فەرمووت ئەوروپا یابان سین گەشتونەتە ترۆپکی بەکارهێنانی عەقڵ بەتابەت لە ژیانی دنیایاندا بەڵام ئێمە تەنانەت بۆ لایەنە قیامەتیەکەش عەقڵ فەراغێ یان بۆ خیابێکی بەرچاوی هەیە لە ژیانمانە یەکێ لە کێشەکانی ئەم وڵاتە ئیسلامیانە ئەوەیە کە دەرسی عەقڵ ناخوێنن ئەبێ عەقڵ بێ بە مادە ئەبێ بیرخستنەوەی عەقڵ بێ لە هەموو جیلێکا هەبێ لە هەموو مەرحەلە و قۆناغێکا هەبێ چونکە عەقڵ شتێک نییە يعني بويا ألين ما وصام صوا ظلمي وما وصام يعني ملايكوية وأمانيك أم برزانيك جنا لا يخلق شتي مهم يعني تو بويا شتي لأخوان جورة تربوه بيركنوا كان بيركنوي طبيعي نبوه خوي طبيعية لا أصلا بلان بتشاو إيما هو طبيعينية آساينية فأي باشا أو شيخ برزانة أو دكتورة جورانة أجر خوا أم عقلي بيدابن أم بيركنوا نيابة من كات أخوانا عدل والعياذ بالله خوای تعالی پێی داوین بەڵام ئەو بیرەکات تۆ بیر ناکەیتەوە من بیر ناکەمەوە فهو بێ إن لم تكن رجلا فتشبه بالرجال فإن التشبه بالصالحين فلاح وەکو شاعر الله ئەگەر زۆر پیاوێکی مەزبوطیش نەبووی خۆت بشوبهێنە بە پیاوەکان شوبهاندن بە پیاو چاکان فلاح نەجاح ڕەباح سەرکەوتنە وانییە فئێمە ئەبێ چاو يعني ئەو کەسانە بن بە قودوە بۆ ئێمە چیان کردووە بەرهەمەکانیان بۆ یعنی لە ژیانی خۆیان زیاترە لە عمری خۆیان زیاترە بەرهەمەکانیان جاری وایە مەسەلەن بۆ نمونە ئەڵێ فڵان سەد و ئەو نەکتێبی تەئلیف کردووە هەر ساڵێکیش تەئلیفی کردایە عمری 91 ساڵ و بۆ نمونە 91 کتێبێک کرد کەواتە لە عمری خۆی گەورەترە بۆ لەبەرەوەی خۆی یەکلا کردوتەوە عهد و پەیمانی داوە بە عەقڵی کە هەمیشە دوور ناکەومەوە لێت ناتۆرێم لێت تۆ لەگەڵ تۆیام بەڵکو من بە تۆم تۆ نەمێنی من هیچ نیم لا شەیئم فأم جاری وا هەیە بۆ نمونە ئێمە تەلەبەت تەخەڕوجەکە لە لامان لە بەردەم محکەمە ناتوانێ عەریزەیە بنووسێ بۆ باشتربەیەکێ بۆ زیرەکە لەبەرەوەی مەسەلە عەقڵەکەیە مەسەلە ئەوەیە عەقڵەکە بە شتێکی لاوەکی داهانێ جلەکە مهمە پارەکە مهمە سەفەرەکە مهمە سیارەکە مهمە ئەمانە هەمووی عەقڵی لەگەڵا نەبێت مامۆستا پێت وانە هەر لە مێژووی ئیسلام بەتابەت دوای نەمانی دەسەڵاتی پڕ لە دادپەروەری خولەفای ڕاشیدین و سەرهەڵدانی دەسەڵاتی
ستەمکاری ئەمەویەکان جۆرێ لە دژایەتی ئەقڵ و بەرەنگاربوونەوەی ئەو زانایانی کە بانگەشەی ئەقڵ و ئەقلانی بوونیان کردووە سەری هەڵداوە و لە ئێستاشدا هەر لە کۆمەڵگەی خۆمانداوە ئەو زانانی کە من ناوم هێنان تا ئێستش گومانی بۆ منە عەقیدە و کۆمەڵشتی دیکەیان بەسەرا ئەبردرێ پێت وانە هێشتا کەلتورێک یان بۆ منە ویستێک هەیە دەیانەوێ جەنگی ئیسلام بەرامبەر بە ئەقڵ بکەن یان بۆ منە بیانەوێ هەر ئەقڵ لە ناو قاوغی خۆیان بمێنێتەوە و نەخرێتە گار ینی ئەم دوو نمونەیە یەکەمیان بۆ منە بە گومانی عەقیدە و نازام کۆمەڵشتی دیکە و ئەو شەڕە مێژویەش کە لە مێژووی ئیسلامدا هەیە ئەوانەی کە ئەچنە ناو خلافەت و دەسەڵاتەوە ئەگەر لەگەڵ خۆیان نەبن زدی ئەوانە ناوەسن کە لە مەسائلی عەقیدەیە قسەکەن بەڵام زدی عاقلەکانەوەسن کە بەرامبەر ستەمکارەکە قسەکە ئیسا فارابی غير فارابي مسائل عقيدة هيج خليفة كي لاقينه وسريو تحدث ما شئت به وبما شئت ملام أم عقليك كهلصيو كألين ضدي أفضل الجهاد كلمة الحق عند سلطان جائر الظالم أو بو لبروي عقلي وايلي كتحملي أم ظلمانكات بيبله فأما أيالا كرسيكي بەڵام ئەو نایە لە کورسیەکەی کێشەی نییە لەگەڵ یا زەرری بۆ پەزەکان زەرەری نییە زەرەری بۆ خودی خۆی هەیە یاخود کتێبێکەوەی نووسێ و یان چاپەکرێ یان چاپ ناکرێت دووسێ کەسی کە وەکو خۆی هینەکات ینی ئەیبا لەگەڵ خۆیان بەرەو دۆزەخ اینجا لە دۆزەخ بیریانەکەوێتەوە چیەڵێن لە دۆزەخ لەو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير ئەگەر ئێمە گوێبیست بووینایە و عقلمان قسەیەتە گەڕ و ژیر بووینایە ما كنا في أصحاب السعير فهەمیشە ئەو کەسانەی ئەو دەسەڵاتانەی کە باست کرد خلافة أموي بيان عباسي بيان هرجع تائسة هوني هندي تفاسير كريبو وإن ضرب وإن جلد ظهرك وأخذ مالك فاصبر أما هموي شيء هموي أويك أوي سلبي أو عقلة توبكات أم مسائلنا أم وتراوى حديثك صحيحة ما بس مونية من طعن لحديث بدم ما بس أويا تفسيرك يخرابه تفسيرك يخرابه توهر ظلم بيني وستم بيني وهر بلاي نخير صبر مان هبيو بلام لهمان كاتا إنسان أبي دائما عقل بخاطة قر كبا حسن ولا حسن وقبيح ولا قبيح شاكر كرش إن أحسنوا فأحسن وإن أساءوا فاجتنب إساءتهم في مرصدهم فلا تكونوا إمعة قد إمع ما بهوت يعني إمع شيخ رحمن بقربان به فرمي إن أحسن الناس يحسن وإن أساءوا يسيء أو إمع يا شاك الحشر مع الناس عيد آخر حشر أبي بعيد بوخاتي الله قال خلقه فبلام مسلماني عاقل الله أما حسنة أما قبيحة أما شاك أما خلافة أما باشا موقفك خذي موقفك نابي أو عقل ربتي هي لقال حقه أو حق أبي بناسه إسا حق بعقلي ناسيت أبي إنسان هاش كسي حقي ناسي أو عقلي نفسه تجر هاش كسي حقي ناسي أو عقلك كيفيو الله بحسن الله حسن وبقبيح الله قبيح بجوان الله جوان وبناشرين الله ناشرين بخرافة الله خرافة وبشاك الله شاك فأبي هميشة أم كسانا كإما التاريخ يعيد نفسه ها تكرار بيته بومان إيمش أو معاناة نهاتو بسر أو بياو شاكانيا بسر أو علماء أبي هميشة إيمش أو عقل بي أبي بقينا نتائج بقينا أهدافي خومان أو بعقله هرتشيش نجاح عقلنا بين نجاح نية سركوتن همو سركوتني عقلي تياي يسبون منا لاعبك كسيكي ياري زامبي بون منا بعقلي جيشتو تو بلاير همو عقلي خصوصا قرشون بنارتي بشاكي به ليا همو عقلي خصوصا شون مدافعي باش به شون جولتشي باش به اما عقله يتر عقل لك اشتيك ابي اجيت نتيجه ونجاح بلام كعقلك نبو اما علي وكو مسلمان علين عقلي مسلمان ايوه منير به أبي إناريتي أبي الروشن وروناق به أبي اشتكان بتوازن ورقرة ناهمو إمامي علي الرحمة إخواني فرمي أمان به الشافعية فرمي هاش كسي علمي بيه عليه بالدنيا هاش كسي علمي هاش كسي الدنيا بيه عليه بالعلم هاش كسي آخرتي بيه عليه بالعلم أم علم بو لبروي أو علم أي لبيجني عقل أي هي لك عقل بياو نابي بياو دنيا به ناجبه بس بياوي آخرت به إمامي علي فرمي بل الرجل رجلاهما يعني رجل الدنيا ورجل الآخرة أبي هم بو الدنيا وهم بو آخرت دنياي جو آخرتيش أجر عقل نبيت ناتواني أنجاميكي مامۆستا گرنگی و بەرهەم و سوودی ئەقڵ چین بەرهەمەکانی ئەقڵ کاتێککە مرۆڤێ ئەقلی خستەکار و ئەقلی کردە چرای دەستی ئەو بەرهەمانە چین کە سەرنجام ئەیان چنێتەوە هەم لە دنیا و هەم لە ئاخرەتدا
هەموو تاریخی ئینسانێک پێک هاتووە لە بەرهەمی عەقلی. بەڵێ ئێستا تاریخی جەنابەت بۆ نمونە تەمەن درێژ بی نازانم تەمەنە چەندەیە بۆ نمونە با بڵێن سیژ نیوە زان کەمتری ئەو 30 ساڵە لە بلوغەوە حسابیکە بلوغی پیا و عادەتەن لە 13 و 14 و 15 بڵێ 15 ئەم تاریخ ئەم 5 ساڵە حسابە پێش 5 ساڵەکە اعتیادی ئەوەیشی لەسەر نییە يعني حتى هەندێک قسە هەیە لە فقه بانەچینەوە بابەتەوە ئەو 5 ساڵە تاریخی تۆیە ئەم تاریخی تۆ بەرهەمەکانت لەم 5 ساڵەیە چییە ئەوە سوودەکانی عەقڵە ئەگەر چاک بێ ئەگەر قەبیح بوو ئەوە ئیسفادەمان لە عەقڵەکە نەکردووە فهەموو تاریخی ئینسانێک بەرهەمەکانی کە تایەتی ئەبێت تۆ دەفتەرێک هەبێ بزانی چی کردو چی نەکردووە ئەی ئەو سانیانە و مفەکەرە هەبوو لە بازاڕیان فرۆشت ئەوە بۆیە لە هیچ یا 12 مانگی تایە بۆ ئەوەی 31 12 ئەو ساڵی کە 12 مانگە بەسەر بردووە دەریکەی بزانی تاریخی تۆ چیت تیا کردووە ئێمە باسی ئەومانە کرد چوینە فڵان ماڵ کەبابمان خواردو لەوی کرد یا پراخمان خواردو فڵان مامەم هات بۆ ماڵمان ناوساجیمان بۆ کردو ئەمە نابێ و ئینەما ئەسڵ وایە ئینسان چاکەکانی بنووسێ خراپەکانیش هەر بنووسێ بۆی ساڵی داهاتوو ڕۆژانی داهاتوو تیکراری نەکاتەوە خوا ڕقی لێ نییە نەغەڵەت نەکەی يعني خوا اعتيادية بلا يوغر غلط بكي بلام تكرار كردنەوەی خراپە لای خوا اعتراف نەکردن بەخوا خراپە فأما هەمووی چی والدێکە عەقڵە والدێکە تەشجیعێکە بۆ تاریخێکی ڕووناک هەر بەرهەمێکی چاکت هەبوو ئەوە بەرهەمی عەقڵە بەرهەمی عەقڵ ئەوەیە کە نەجاتەیە لە ئیشی خراپە بەرهەمی عەقڵ ئەوەیە کە ئەجر و پاداشتێکی زۆرت پێ ئەبەخشێ لە قیامەتە بەرهەمی عەقڵ ئەوەیە کە خەڵک پێ نەکەنێ بەرهەمی عەقڵ ئەوەیە کە فیلمێکی باش تەقدیمی خەڵک بکەیت تەمسیلێکی باش چونکە ئێمە ممثلین هەموومان با بزانی هەر هەمووی فیلم اقرأ كتابك کتێبەکەت بخوێنە لە خوایە من کتێب نییە هەڵا اقرأ كتابك كفى بنفسك کتێبت هەیە لە ڕۆژی بلوغەوە تا مردن نوشتتیایە بزانە ڕۆمانێکت نووسیوە هەمومان فیلمە بەڵام فیلمی ئێمە لەگەڵ فیلمی تەلەڤیزیۆنە یەک فەرقیە فیلمی تەلەڤیزیۆن سیدیەکە و فڕێز فیلمی ئێمە لە دوایە ئەیبینینەوە صورة وصوت إنا كنا نستنسخ ما كنتم تعملون فهموي أو پێویستە مەچێ لە فلیمە ئەکتەرێکی باش بوو بطولەتێکی باش وەرگین ئەوەش بەچیە بێ بەوە بڵێ کە ئەم عەقڵە بڵێن خوا پێی بەخشیوم حەز ناکەم من لە شوێنی ئیهانەیە بم ئیهانە کرێم شوێنی خراپ بم بەرهەمەکانی عەقڵ زۆرە عەقڵ دوایکەوە تێکەڵی کە لەگەڵ هەویری ئیمان و نەقڵە یەغەڵت ناکەیت بەس تێکەڵیکە بەڵام ئەگەر هەر دوای عەقڵەکەویت هەر بڵێ نەقڵ هیچ نییە خوا هیچ نییە بابە عەقڵی پێداوین پێویست ناکە یعنی ئەمە هەمووی ڕەتکەمەوە ئەمە مشکیلەیە زۆر باشە مامۆستایان کۆتا پرسیارم لەناوبەر و دژیەکەکانی عەقڵ چین چ شتێک دەبێتە دژیە گیام لەناوبەری عەقڵی ئێمە و لە ڕێگەی ڕاستەقینەی خۆی لایەدا دووشت زۆر مهمە ئینسان نەیکات لەبەر ئەوەی کە پێش ئەو دووشتە عەقڵ یەکێکە لەو پێنج شتە ضروريتك بيويست بيباريزين ضرورياتي بينج معناها لا اصول فقه خوي تعالى ديني ايميا بين ضروريات معناها كان عقله او عقله بيويست بيباريزين بو ولا دستينين يكي لو انا مهمه انسان دواي كوي پروردهيكي زور صحيحه پرورده زور مهمه بو اويك عقل دزنيت بلام اگر كسي پروردهيكي خراب بي ولا مجتمعيكي خرابه عقلي دسيا كعقل دسيا خوشد نابه بەڵام هیچ بەرهەمێکی نابێ لە دنیا ئیسە تۆ دوو کەس هەیە ڕەحمەتی خوا لە مستەفای سادقی ڕافعی بێ فەرمێ هەچ کەسێ شتێ زیاد نەکا لەسەر ئەس خۆی زیادە ئیسا ئەبوو حەنیفەکەی وەفاتی کردووە 150 هیجری ئیمساڵ ساڵی چەندێ 1438 باشە 1438 تا 150 چەندێ نزیکی 1200 ساڵە 1200 ساڵ هێشتا فقی حەنەفی لە مزگەوتەکانە ئەخوێنرێ بۆ لەبەرەوەی عەقڵی کارا کردووە لە ماوەیەکی بچکۆلا کە لە هەفتای هیجری لەدایک بووە لە 150 وەفاتی کردووە تەمەنی 80 ساڵ بووە والله اعلم حفتايان هشتايا تمنيان حفتا وين هشتابو ام حفتا هشتا صاله او برهم جواني كهرتا خوي مردوه بلام ناوي مردوه عقلي مردوه بويا فقه حنفي زانانا لين 123 حديث هي فقه حنفيه 123 حديث صحيح حديثي ضعيف زور هي الله همي قياس عقله ابو حنيفه لكاتي او ابو حديثي ورنقر كاتي او ابو كحديثي موضوع زور بوتي بخوا من موضوع يعني مكذوب يعني دروا لسلك صلى الله عليه وسلم وتي بخوا حديث انا ورنقرم اي تي ورقلي وتي عقل خوا بيداوين بزاني عقل كان شبريار لتش ادن او هرش بريار كان ده او صحيح وشاكا فانسان زور مهمه پرورده لا پرورده دوهم بو پارزگاری لعقل من لتعليمه بو يزوج ترى التربيه والتعليم چونك ام دوانا قش ادن بعلم يعني اي بوكين نوا پروديكي باش
علمێکی باش وتمان هەموو نابێ ئەم عقڵ بکەین ئەم مێشکە بکەین بە مەزبەلە هەموو شتێ بێ و بیخوێنی تۆ بۆیە ئیمامی عومەر پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی ناخۆش بوو کە ئینجیلی خوێندەوە پێی ناخۆش بوو کە ئینجیلی خوێندەوە بۆ ئیمامی عومەر خۆ دامەزراویش بوو بۆ ئەوەی نەبێ بە سنەتێ بۆ کەسەکانی کە خاصە ئیسا سەحابی وا هەیە 3 ڕۆژ پێش پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیسلام بووە وەکو عومەرە هەتا ناصری سوبحانی بەڕەحمەت بێ فەرمێ ئەو تعریفەی کێ بۆ سەحابی هەیە تعریفێکی باش نییە ئەوەی کە پێغەمبەری بینی و ئیمانی پێێناوە لەسەر ئیسلام بردووە چونکە ئەبوو بەکر ئەبێ وەکوی سەحابیە پێش ما ممكن يعني ئەمە هەموو ژیان لەگەڵ پێغەمبەر بردەسەر ئەبوو هورەیرە 2 ساڵ و 6 مانگ و 13 ڕۆژ لەگەڵ پێغەمبەر بوو عەلەیهی سڵاتو وسەلام بەس شەو ئەگەڕایەوە چونکە خێزانی نەبوو 5400 حەدیثی لە پێغەمبەرەوە ڕیوایەت کردووە ئایا و یەکێکی وەک ئەبوو هورەیرە کە شەو ڕۆژ لەگەڵ پێغەمبەر بوو عەلەیهی سڵاتو وسەلام کەسێک ما ممكن وەکو یەک نین فئێمە ئەم دوو شتە ئەم دوو خاڵە زۆر گرنگە بۆی پارێزگاری لە عەقڵمان کەین مەسئلەی تەربیە ومسألة تعليم نابي أم يشكي خومان بدين بدس كتابه وبدين بدس خلقه بدين شهر شوني هبه معجبي هيج كسينا بين لجيانا چونکە هەمووی مەخلوقە هەمووی زەربەشی خۆی زەرەری هەیە بەشی خۆی نەفعی هەیە بەشی خۆی قازان معجب مەبە هەموو کەسێ بە سادە بزانە لە مەطعەما داینێن پارەی پێنەیەن خەڵک سادە کەس دایکڕێ برنج لە پێڵەن سادە فهەموو کەسێ لای ئێمە سادەیە کەس معجب نین بە هیچ کەسێ بەڵام لەگەڵەوەیژا ئیعجابێک هەبێ قصي هم كزور دقرين ورد كينو غير قصي خواني وقبل إمام مالك كل يؤخذ منه ويرد عليه إلى صاحب هذا القبر بس بيغمر عليه الصلاة والسلام بلام مهمة إنسان كان وذات كان بير لو بكنوا كتشون أجر مرحلة كيش لا يعني قناغي كتابر كرد بيلا 8 شلون جاري كان إنسان بقرينه پروردي نفسي خوي عن كان أم پروردي نفسه پروردي جسته وأم پروردي ناو خلقه بو أويك عقلك ويليك تصفيه حسابك هاتو ديسان جاريك يسبو كابراوتي في وصل سلامتي ام بياوتان بيني يتجوروا من اهل الجنه سيدنا رجل سريك عبد الله كري عمر دواي كوت شو بماليان سيدي كل سير رجل قال يا ابو هيش ناكه لو زياتر بلكو عبد الله كري عمر لو زياتر اشتكى تي بابا من كسر 5 سرسرين قلمي عفوا ان بسر هموت كسيكا او عقلي خصوتك لي خوشبون لي بردي باخلاقي بادبي امانه علاقي بعقله وهي زۆر باشە مامۆستا کۆتا قسە و سەرنجت لەسەر گرنگی و پێگەی عەقڵ لە ئیسلامدا و وەلای وەکو بەرهەم یام یەکێک لە سەروەریەکانی مرۆڤ وەڵی ئەو ناڵێم لە چەند ینی جملەیەکە یەکەم پێویستە وەکو ئینسان عەقڵی تەلەبەی عیلم مێشکی خۆی نەدات بە هەندێ مؤلف و هەندێ هەتانە مؤلفە گەورەکانیش من ڕۆژێ لای شێخێک بووم وتم نەسیحەتم بکە وتی چاو لە وتی کام عالمە گەورەیە منو یەکسەر وتم قورتوبی وتی مێشکی خۆت مێ بە قورتوبی عقلی خۆت مێ بە قورتوبیە بۆ خۆت یەکەم مێشکی خۆمان تەسلیمی مؤلف و مؤلف و ئەم شتانە نەکەین دووهەم پێویستمان بە عقلێکە کە مفید بێ و خۆم و دراوسێ و کەس و کار و مجتەمەعم ئینقاذکە چونکە یەکێک لە هەدەفەکانی عقل ئەوەیە کە علماءنا لين ليميز بين الخبيث والطيب بين الحلو والمر بين الرجل والمرأة أمانيه باش وخراب ليك جاكيتوا أما يتر كوتا خوي قصة زور هلا قريب والله يتر زيادة حزم كر أو مسألة بلن بوت تلبي علم يعني زور سپاس كم خواه پاداشتی و خیر داتەوە ڕەزا و ڕەحمەتی خوا لە شێخ حەسەنی زانای گەورەی تابعین بێ کە دەفەرمێت لەبارەی گەورەی و پێگەی عەقڵ ئەگەر عەقڵ و هۆش بە پارە بوایە ئەوە مرۆڤەکان بە پارەی گیرفانی خۆیان سەرەیان بۆ دەگرت و دەیان کڕی بەڵام من سرم لە کەسانێ سوڕماوەکەوە بە پارەی گیرفانی خۆیان بە پارەی ماندووبوونی خۆیان شتانێک دەکڕن کە دەبێتە هۆی نەهێشتنی عەقڵ و هۆشی خۆیان کە مەبەستی ئەو کەسانەیە کە هەمیشە خەریکی گوناه و تاوان و خەریکی خواردنەوەی نادروست و حرام کراون بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ وەی بەڕێز کە تام ساتە بینەرمان بوون تا بێگەشتنەوەکی تر بەخوای گەورە میهرەبانتان سپێرم خواتان لەگەڵ